هەفتەی دەیەمی خولی نایابی عێراق و یاریەکانی کۆمەڵی یەکەم بەڕێوە چوو. پێشمەرگەی سلێمانی لەسەر یاریگای فەرماندەی پێشوازی لایەنەی سامەڕا کرد. هەر لە سەرەتای یاریەکەوە کوڕانی شاری سلێمانی هێرشەکانیان بۆ سەر گۆڵی تیپی میوان دەست پێ کرد و لە خولەکی 21 چێنەر چەلال بربەستی یەکسانی یاریەکەی شکاند و بەسەر گۆڵی یەکەم و پێشکەوتنی پێشمەرگەی سلێمانی تۆمار کرد. پێش ئەوەی گێمی یەکەم کۆتایی بێت، شەعبان مەحموود ئەنجامەکەی لە سووتی پێشمەرگەی سلێمانی کردە 2 گۆڵی بێوەڵام و ئەو گێمە بەو ئەنجامە کۆتایی هات. گێمی دووەمی یاریەکە تەنیا ڕووداوی کرانە دەرەوەی یاریزانێکی یانەی سامەڕای بە کارتی سوور بەخۆیەوە بینی و هیچ گۆڵێکی دیکەی تیادا تۆمار نەکرا و پێشمەرگەی سلێمانی بە 2 گۆڵی بێوەڵام سەرکەوتنی نووسیەوە. پیرۆزبایی لە پێشمەرگە دەکەم. زنجیرەیەک ئەنجامی خراپمان بەدەست هێناوە، هەرچەندە یاریەکی دواخراومان ماوە. ئەوە ئینشاءڵڵا ئەنجامەکانی تیپەکە ڕاز دەکەینەوە و پلانەکانی ڕاینەر جێبەجێ دەکەین. ڕاینەر ئەرکی خۆی بەجێ هێناوە، ئێمەش لە یاریەکان ئەوەی لەسەرمانە جێبەجێ دەکەین و هەر یاریەک پلانی ڕاینەر جێبەجێ نەکەین ئەوە شکست دەێنین. هەر یاریەک لەناو مەلعەبی خۆمان ئەگەر فەریقێک بیوێ بەسەر کەویتن دەبی ئیستیغلالی و گەمانە بکە لەناو مەلعەبی خۆیتی. الحەمدوللا ئەو یاریە لەناو مەلعەبی خۆمان زۆر بەمان بردیتوە تعادلمان هێنا مەلعەبی خۆمان و ئیستیغلالی ئەومان کردی لەناو مەلعەبی خۆمان فەریقێک نەڕواتەوە بە نوقا و هەموو گەمەچی لە دەری مەلعەبی خۆت خاستن لە دەوری نایاب قورسە بۆ ئەجە لە ڕووی مەلعەب و لە ڕووی جمهور هەموو شتێک قورسە بەعام ئیدار فەریقێک بێ سەرکەوی نابێ نوقەتان لەدەستدا. الحەمدوللا مەتوانیمان ئەو 3 نوقتەی بەدەست بینین دافعاچی باشە. بەو ئەنجامە پێشمەرگەکانی شاری سلێمانی سوودیان لە یەکسانبوونی یاری ناسڕیە و فەهد وەرگرت و بوونە خاوەنی 15 خاڵ و پێشەنگی کۆمەڵەکەیان گرتەوە دەست و یاریەکی دواخراویشیان لەگەڵ مەسافی ماوە. پێشمەرگەکانی سلێمانی تۆڵی شکستی یاری ڕابردویان بەبرنەوە لە یانەی سامەڕا کردەوە پێش ئەوەی گەشتی شارەکانی بەغداد بکەن بۆ ئەنجامدانی 3 یاری لە دەرەوەی یاریگای خۆیان 3 خاڵی گرنگیان دەستەبەر کرد. مەڕوان تالیب، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.